وەکو ئاوی بنگۆمێ کە جێمابێ لە ڕووبارێ وەکو بەردی سەرشاخێ کە دانرابێ لە دیوارێ وەکو کاتێ گەڵای زەردی دەسی بەربێ لە سەردارێ دڵم تەنگە لە تەنیایی نە هاوڕازێ نە غەمخوارێ. لە کوچبەتەمیشەوە سڵاتان لەبێ هاوڕانی خۆشەویستم ئەم جاریش هاتوین بۆ یەکێکی تر لە گوندەکانی مکوریانی ڕەنگین ئەم گوندە جوانان سەر بە شارە جوانەکەی بۆکانە. ئەم گوندەکەی بینن نزیک بە 15 ماڵ و 100 کەس دانیشتووی هەیە وا دیارەکە ئەم گوندە شوێنێکی مێژوویە چون من بڕێ قەڵاوشتم بینی لەسەرەوە بەڵام زانیاریەکی زۆرمان نییە لە بابەتی ئەم گوندەوە ئەڕۆینە ناو گوندەکەەوە لەگەڵ خەڵکەکەی دوێن بابزانین ئێرە چۆنە هاوڕەمان بن. هاوڕیان هاتینێتە ماڵی حاجی مسەفا با بڕێک لەگەڵ یانە بدوێن باشیش کرد بە قوربانت بم. زۆر سپاس دەکەم. ئێوە چۆنن حاجیگیان؟ گیان ئێوە چۆنن باشن؟ وڵا زۆر چاکین بە قورمە سای سەرگووە ساڵ و سڵامەتن یاخوا بەخێرن. زۆر سپاس دەکەم حاجیگیان. ماڵی خۆتانە زەحمەتان کێشاوە. قوربانە بم. ماڵت ئاوادان بە ئیشەڵڵا. بە قوربانت. حاجیگیان لەگەڵ تۆ وەڵ قسە بکەن یان لەگەڵ خێزانت؟ وڵا لەگە خێزانە قسە بکە. دەی بۆ وەڵ لەگەڵ تۆ قسە نەکەن؟ باشە با لەگەمە قسە بکە. ناکەی ناکە چونوتە لەگەڵ خێزان کامتان ڕئیسن؟ وەڵا من ڕئیسەکەم. وەڵا یعنی ئەی قسە هەرکمان گەوری ماڵین ئەمەی کوڕان و ئەو بکانە جیاتان کردوێتەوە؟ ئەرە وەڵا بە قوربانت. باش بکانە قسە دەکەمی لەگە کوڕان. باشە پێم وابێ ئەو زەحمەتی زۆرتر کێشا با پێش ئەرە وەڵا ئەرە وەڵا قەنا هەردووکتان زەحمەتان کێشاوە بەڵام بە قوربانی چاوی خۆش بیاخوا. دایکیان چۆنی باشی؟ بە قوربانت بم. زۆر سپاس. چەند منداڵتان هەیە؟ وەڵا دە منداڵم هەیە. ماشەڵڵا چەندیان کچن چەندیان؟ وڵا پێنجیان کچن پێنجیان کوڕن. وەڵا جووتی گوێ ساڵمانە ئەم پەنج ئەو پەنج. ئەرێ وەڵا. ئەی بووکتەیە یان ئەرێ وەڵا 5 زاوام هەیە 5 بووچشم هەیە. منداڵەکانت لێرەن یان ڕۆشت؟ ڕاست منداڵەکان 2 کوڕم لێرانین جودان 3 کوڕیشم لێرە لەگەڵە. باشە باسی زەماونەکەتانم بۆ بکە بزانم لێرە کردوتانە یان چوون بۆ بۆکان لەکوێ زەمانی کوڕەکان هەر پێنجیان لێرە کردو من. زۆر خۆشە زەماوەنی دێ زۆر خۆش ئەوەندەکەیان بێحەد خۆش بووە لە خەڵکمان جێڕاوەتەوە و شایم بوو ئەنجلی کوردیتان لەبەر کوردیان لەبەر کردووە و خۆیان جوان کردووە و شایی ئەمان کردووە و خۆتان ئاشپەزیتان کرۆ چێشتان لێ ناو یانە ئاشپەستان؟ ئاشپەزمان گرتووە ئاشپەزمان گرتووە و ئەی کوڕەکان نایرود ئێمە لێرە زەماوە ناکەین و ئەچینە تالاروەچین ناوەڵا وەختە هەر لە ماڵە خۆمان پێخۆش بووە. ئەرێوەڵە شای ماڵش خۆشترە لە تالار زۆر. حاجی باسی زەماوەنی کوڕەکانم بۆ بکە. وڵا زەماوەنی کوڕەکان زۆر خۆش لە خەڵکم گێڕاوەتەوە و حەملای خەڵکەمووی هاتوون و ئەوزارەکە فەورەنگە لە سەربازی هاتوونەتەوە فەورەن بۆیە ناون. ئەوە باشانی سەر بۆ کردوون. ئەی خۆشە سەربازی کرد زوو ژن تێنە؟ وڵا بە خۆم سەربازیم نەکردووە ئەما کوڕەکار پێنجان سەربازیان کردووە. نەوەیەکی شمالە و بەینانەیە ژن بۆ مارە کرۆ بۆم دۆشتەوە ماڵی لێرەیە. زۆر باشە کەوایە گشتان لێرە ماونەتەوە وانە؟ ئەرە وەڵا هەمومان لێرە ماوینەتەوە. حاجی باسی زەماوەندی ئەو وەختم بۆ بکە لەگەڵ ئێستا بزانم جیاوازیەکانی چییە؟ ئەو وەختە بووکیان چۆنە هێنا ئێستا بووک چۆنە؟ ماوەندیان خۆشترە. هین پێشوو وەختە بیلامەنێ سواری وڵاغێکیان دەکرد لابرد لە هۆی ئەوە بوو کارد کابرا کوڵە خەنێکی سێڵ دەگەیان سێوەکی سێڵ دەکرد. ئەرە وەڵا ئەلانەوانە نەماوە. نەوەڵاوە بووک بیلانچەنە ئاڕژگایە بیلامان ئەوزارەکە دەچن زاوا دەیێنێتەوە و خەڵک بەروپیری دەچن و چەپڵی لێنە و پوڵ بەسەردا هەڵدەخەن و باشە تۆ حاجی خانمە بینی بوو یانە هەروتیان ئەمە ئەو ژنێوە بۆ تێهێنین و تەواو یانێشە بتەوێ یاننا؟
ئەرە وەڵا بینامە حاجی خانووزەوە لەگەڵ پێ دەچین دیاری دەکەین و بووک و پوڵی خۆت ژنەکەتە بینی بوو پێشتر یانێ و کاتکە جوان بووی و کاتکە گەنج بووە دوێت ژن بێنی بووکە حاجی خانم حاجی خانم یانە لەوانە بوتیان ئەوە ژنێک لەو دی و دانیشتووە و ئەوە ژنی تۆیە ئەرە وەڵا ئەوە دەبینم ئەرە وەڵا دەڵمەوە لە نێوژەوە خاسە میعایە وەسە میعایە ئەوە حاجی ژنە پێی باشە حاجی ژنگیان باسی ئەوم بۆ بکەم بزانم ئێستا وەک قەدیم هەیە کە بڕۆن بۆ سەرکێوەکانتان گیا بێننەوە گیای چی لێڕوێت والله دەچین کەنگر دێنین جێلاخە دێنین ئەسپەناغ دێنین دەی کەنگر دێنین سووری دەکەینەوە هێلکەی تێدەکەین و دەیدنین دیخۆین جێلاخەش دێنین لە ئەگە بە سوورکراوی بیخۆین دێنین سووری دەکەینەوە و هێلکەی تێدەکەین و دایدنین دیخۆین ئەگە بە شۆر باویش بێ ئەوە لە پەوە سەردەنین و دێنین جێلاخەکەی تێدەکەین و هێلکەی تێدەکەین و برینجی تێدەکەین و دایدنین دیخۆین نوشی گیانتان بە ئەی چێشتە کوردیەکان ینی منداڵەکان ئەی خۆن چێشتە کوردیەکان ئەرێ والله هەموو چێشتێک دەخۆن هەموو چێشتێک دەخۆن ئەی خەڵکی تەرەفی ئێرەوەشە لە مودۆی نەوشتی وان هەیە والله نەوەڵە ئێمە نایخۆین ناشیکەین هەر ئەزانن چییە یان نا هەر نایکەن ناوەڵا نازانین چیشە هەر بەگەنم دروستە بێت نازانین دوینەوە ئەوانە چییە ئەی دۆکڵی وشتەی وا دروستەکە ئەرێ وڵا دۆکڵی و دێنین مەشکە دەژێنین و دۆ سەردەنین و ماسی لەگەڵ تێدەکەین و جیاکەی تێدەکەین باسی ئەو کاتم بۆ بکە بزانم مەشکەکەتان بە چیەژن مەشکەی دەسی بوو یان قەدیم بە مەشکەی چرممان بوو مەشکەی تەنەکەمان بوو ئەلعانی ژەوە بە مەشکەی برقی هەموو شتێ برقیە والله هەموو شتێک برقێ کاری ئەلعانەکە ئاسانە کاری ئەو دەم گران بوو دەبوو ئەو مەشکەیەمان ژانبایە و دەبوو دەردی سەری زۆر بوو زەحمەتی زۆر بوو ئەمان وەڵا ئەلعانەکانە هەم زیندەجی خۆش بووە ئاسوودەین قەدیمیش وەڵا هیچ وەعز و گزەرانێکمان نەبوو ئەرێ وەڵا زۆر سەخت بوو زۆر حاجی باسی ڕێگاوبانی ئێرەم بۆ بکە بزانم زستانانی زۆر ساردا ڕێگای ئەبانێ لە هەتا بڵێ ساردە هەتا بڵێ ناخۆشە زۆر بەرفی تێچێت وەڵی ساڵان بفریا موزێکا جێگا پێ ئاوە دەڕۆشتین هێ ڕسە نەبوو ڕێگا ناخۆش بوو تا چەند ڕۆژ ڕێگا بەسراوانیە ڕێگاوبان وەڵا ڕۆژە جوان دەبەسا لەوەدا بە تەراختۆن دەماکردەوە بە تەراختۆن تەراختۆن ڕێگاکەمان دەکردەوە دا دەڕۆشتین بۆ بۆکان ئەی ئێستا چۆنە باران وشتەی هەیە وەڵان کەمترە ئەلانەکە وەک ساڵان نەماوە وەڵا بەپرکەمە ئەو ساڵەکە وەڵا ساڵان باران زۆر بوو ئەمە ئەو ساڵەکە بە نەچوونیان باران کەمە خوا بارانی بە ڕەحمەتمان بۆ بنێرە وڵا دەبێت بەهمێتی خوددا بەهمێتی خودداڕە وەڵی وازەکەمان زۆر خۆشە لە دێ دانیشتون وڵا ڕێگاوبانەکەمان نییە مزگە و تووسەکەمان نییە چۆل بۆ هەموو خەڵکەکە چوونەتە بۆکان هەموو چوونەتە بۆکان مەلامان نەلاکە حەو ماڵی لێما بۆ حەو ماڵی مەلا ناگیرێ ئەی چۆنە و چۆنە مان لەگەڵ بن خانووی مەلامان نییە خانووی مەلاش نەبێ کابرا بێ سبکە حیسمان نەوەڵە ئەی چۆنەکە ئێوە لێرە ماونەتەوە وەڵی ئێمە بیان مەڕدارین لەبەر مەڕەکە ماوینێتەوە پێم وا بێت تەنیا ماڵێکە مەڕی هەیە ئێوەن وانە هەر ئێمەین ئەرە وەڵام مەڕدار ئێمەمێر لەبەر ئەو مەڕەوە بەسراوێنێتەوە لێرە ئەرە وەڵانا خەرچوە خانوبەرم لە بۆکانەیە دوو کوڕم لەوەیە لە بۆکان سیانشم لێرە لەگەڵا نەوەیەکم هەر لەگەڵ هاتۆتەوە ێرەژنم بۆیە ناوە ئەرە وەڵام بە قوربانم خێزانەکەم زۆر سەرخۆشین ئەرە وەڵا بە قوربان زۆر سپاس ئەی حاجی خانم چۆنەکە فەقەدەوە مەرسانەیە بۆ مانگاتان مانگاشمان هەیە مەڕیشمان هەیە ئەی مەڕەکە پێم وا بە زەحمەتی زۆرەوانی وەڵا مەڕەکە ئەرچی زۆرە زەحمەتی زۆرە بە هەموو کەس ناکرێ ناوەڵا بە هەموو کەس ناکرێ سوچاوتان خۆش بێخوا حاجی گەندە سوچاو خۆش بێ قوربانت ناڕۆبێ چاوی منی زۆر سپاس دەکەم. ئاورەکەتان زۆر بەجێزانن سلااو
بابێ مایێرە هەم لە ئاورەکە نزیکم هەم لە هەردووکسانەوە باشیش زۆر مەمنون. زۆر سپاس وڵا ئاورێ زۆر باشتان کردەوەی کتریەکەتان خۆ وڵا کەچێک ئێستا ناهێنا هەندێک هێنن نەمازانی میوانمان لێ بەخێر بێ باشە دەستتان خۆش بە کتریەکیش لەسەر چون چای کتری زۆر خۆشەوانیە وڵا خۆ چایدار بێحەد خۆشە لە قەدیم و چایدار منشور بووە باسی خۆتانم بۆ بکەم زانم بە ڕۆژ ئاخەریکی چی وەڵی بە ڕۆژدا خەریکی کێشاوەرزین دامداریمان هەیە کێشاوەرزیمان هەیە و ئەو شتانەمان هەیە. کێشاوەرزیەکەی ئێرە چۆنە؟ وەڵا کێشاوەرزیێرە لە ینی ئەرێ بەهرەی زمینەکانتان زۆرتر چین وا هەیە کە بڵێن ئەگەر شتێکی لێ بچێنن پارەی لێ دەربێنن بژێوی ژیانتان لە ڕووی ئەوە دەردێت ئەرە وەڵا لە ڕووی چەوەندەر و گەنمان هەیە و وێنجەمان هەیە و ئەو بازە شتانە چەوەندەر بەهرەکەی لە هەمویان زیاترە لە گەنم و جۆشتە زیاترە هەر تەرەفی بۆکان و ئەوانەشە زۆرتر چەوەندەریان هەیەوانە ئەرە وڵات چەوەندەر و گەنم بەرەو سەقز و بۆ سەقز و بانەوەشتە چەوەندەریان نییە زمینەکانیان بە کەڵک نایوانە ناوەڵا ئەوان هیچیان نییە چەوەندر و گەنمشتیان هەیە ولی وەک لە ئێمە چەوەندر و یێڕەماسی شتیانە لە ئێمە یێڕەماسی هەیە چەوەندەر ئاوی زۆرەوە وەڵا وەک باسی دەکەن هەر دەنجێک چەوەندە 220 لیتری ئاو دەوێ وەک 120 لیتر وەک باسی دەکەن ئاوایەوەڵا چەوەندەرەکە چۆناو چۆنانی ئەشە زمینەکە ئیسراحەت بکە یانە ساڵێکێکن بە دەکەین بە گەنم ساڵێک دەکەینە چەوەندەر یەک ساڵی دەبێ ئیسراحەت بدەیە یەکجێ دیسان چەوەندەری نابێتەوە نەخۆش دەکەوێ تر چەوەندەر نایە نابێتەوە چەوەندەری نابێتەوە 2 ساڵ لەسەر یەک باشە چەوەندەرەکە فالەشتەی بۆ گرن هەڵیەگرنەوە و ئەیبن بۆکان بۆ فرۆژوانیە بۆ کارخانەکان دەڕوانەوە وەختی بەرداشتەکەی بۆ کارخانەکان دەڕۆ مەسەرن بۆ ئیسفان دەڕۆ بۆ تەورێز دەڕوا بۆ میاندوا و دەڕوا بۆ ڕزایە دەڕوا بۆ جێگا ئەی خێزانت چەوەندەر دروستەکە ینی بیبرژێنیە ئەرەوەڵا ئەوش تەندورە یان ناسەر گازە وەڵا ئێستا هەندێک خینە سەر گاز وەلی زوو لەسەر تەندور بوو ئەلان لەسەر گاز دەیبرژێنن باشە نوۆشی گیانتان بە یاخوا خاڵە گیان جا زەحمەت کێشەکەمێ وەرە پێشێ ئاوە تەواوە باسی ئێرم بۆ بکە بزانم ئێمە لەسەرێکە فیلممان هەڵگرت شوێنێکی ڕووخاومان بینی باسی ئەو شوێنە ڕووخاوم بۆ بکە بزانم ئەوێ ئەو شوێنە ڕووخاوە مزگەوتە وەلێ مزگەوتەکە لە مێژە بەڵکە بە بیری من نێ وەلێم لە قەولی بابمەوە پێستاکە ئەوە لە مزگەوتەکە ئەوێ بووە هەلحان ئەو مزگەوتی ئێرەکە بە مزگەوتی ژنان منشورە کاریتی ئەو مزگەوتە کۆنی هێناوێنە ئەی کێ یارمەتی داوم بۆ گۆزانەوەی ئەو مزگەوتە هەر خەڵکیان خەڵک بە کۆمەژی خۆی یارمەتی کە بڵێ لە دەوڵەت و ئۆرگانێکەوە نەوەڵە بە یارمەتیە خەڵک بە یارمەتی یەکتر دروستیان کردو و زەحمەتەکان شێشاوە باشە دەست و چاویان خۆش بێ کانی یەکم بینی لەو سەرا ئاوێکی زۆر سارد و خۆشیشی بوو ئاویشم لێ خواردەوەتم باسی ئەوم بوو بەڵە نوۆشی جانم بێ ئەو کانیا ئای ئیسپارێک شاورشی دەکرێت زوو هەتا ئەو مزگەوتە ئاوەکە بەجۆگە بەبەروێدا ڕۆحانە لێی دەکەن ئەلحانێکی ئیسپارێک شاورزی دەکەی ئی دوو ماڵان نامە ئی خۆمە سەحمان تێیدایە ئیماڵەشی دیکەشە بنی ناوێکی هەیە بڵێن ناوێکی تایبەتی کانی سەرێ هەر مەشهورە بە کانی سەرێ سەر ئەی ئەو دەم ژنانە چوونە سەر ئەو کانیا ئەو ئاگرێ یەکسەر ئەدا لە چاو بە گۆزە و بە تەنەکە ئەوانە ئەو وەختە یەکسەر ئاویان دەوێتنا هەر مەشهور ژنان ناکوت بووە مەشکەژاندن بە ڕۆنە ڕۆنی چاکی دەبێت ئەو ئاوایانە هێنا خوارەوە بۆ مەشکێستا ئارەوەڵە ئەی خۆتانە چوونەوە سەرە لەگەڵ ژنانە قسە بکەن و نازانەوە لە دەورانی جوانیدا بەڵە وەختە زۆر هەر باوە بوو خۆش بوو کوڕوانە دەچوونە سەرکانی و کەسێکم پرسی وتم ئەچویت بۆ کوێچی تەکرەیوت وەڵا چوومە سەرە و کێوە شەوقی داسەکەم بابیدایە لە ماڵ یارەکەم وتم ئێوە شتێکی ئاواتان هەیە وەڵا خۆمە خاترێشی ئاوەمان نییە بۆ سوورەتەمان ئەوە حرفەینە وانە نانایدی ئاوا نا بەڵام قەول و قەرادادێکی لە گۆڕەدا هەبوو بۆچی زانم بە گۆزەوە بێتە خوار یەکترمان دیوارێ وەڵا باشە باسی ئەو مزگەوتم بۆ بکە کە ئێستا چۆن ناو چۆنانی ئەچم بۆ نوێژی جەماعات ڕەمەزانان چۆنە لە حاڵی ئازدا هەن ئێرە ملای نییە بەڵام جەماعەتەکە شکر بۆ خوددا نوێژ دەکەن و دەستە مزگەوت و ئەلعانیش کە هەردەچن ولی ملا من نییە
جەشنی قوربان وەکەوە هەیە کە بڵێن تەواوی ئەی بەنەبەر مزگەوتەکە قوربانیەکانیانەکەن یان نا هەر کەس لەبەر ماڵی خۆیان ناوەڵ ئەلحان لێرە لە زۆر دێگای دیکە هەیە دیبەنە بەر دەرکی مزگەوتی تێکەڵاوی دەکەن بەڵام مێرە تا لەعانەوەی کە کردومانە زۆر ساڵیەوە هەبوو مەسەڵەن ماڵێک دوو ماسێ ما کردویانە هەر کەس لە ماڵە خۆی قسمەتیان کرد بۆ یەکتریان نردووە ئەی ڕەمەزانەکان چۆنە کەس هەیە بۆ پارشە و بدا لە دەرگای خەڵک بەدە هۆڵوشدە یان نا وەڵا ئەلحان بە زەپت دەیخەنە سەبڵنگۆ سەڵا دەکەن وەلێ زوو چی شتە مکانێکی بوویانی مەشکەیە یەک دوگمەیە نازانم شیرە نایدۆشن ئەلحان مزگەوتە ئەوە شەر یەک دوگمەوانە هەم بانگەکەشمە هەر یەک دوگمەیە ئەی کێ هەیە کە دەنگی خۆش بێ لێرا شتێکمان بۆ بڵێ ئێوە وڵی من بۆ خۆمنە وەڵام من دەنگم خۆش نییە شارێکمان بۆ بڵێن هەمانە بۆچی کاگەمیرێکمان هەیە جایدی نازانم لە پێشدا کە تاقدیمی کردوونیان نا وەلێ دەنگی خۆش ئێوە هیچم پێشکەش ناکە خدای هیچ نازانم وڵە جارخە لە خۆرە دێ باش نانا دیارە دەنگتان خۆشە هیچ نازانم بۆ خوددا باشە دەست و چاوتان خۆش بەیخواوەڵا من لەبەرەوە ئاگرا یەکسەر ئاوە ئاو بە چاومە هاتەوە خوارەوە دێنێتەوە بۆ لای یەکسەر دوو کەڵەکەی چوە چاو دەست و چاوتان خۆش بەیخوا بە ئەم بڕۆم تا زۆرتر لەوە چۆرنەبوو دەستان خۆش بەخوا حافظ کاکەیان سلااوە لەبێ باشیش بەخێر بێن زۆر سپاسم کاتت باش بەخێر بێن ئەو کاتێوەش باش باشن سەحەتتان چۆنە زۆر مەمن سپاسان دەکەم ئینشەڵڵا هەمیشە لە باشییا بن خۆتان بێمان ناسن لە خدمەتاندا وەڵام من ئەمیری محەممەد نەژادم خەڵکی ئەو ئاوایی ئێرەم ئاوای کچکۆتمیش لێرە لەدایک بووم منداڵی ئێرەم باوکتان و باپیرانتان باوکیشم هەر لێرە بووە باوکشم لێرە ئەمری خود لێرە لەدایک نەبەوەی لێرە ئەمری خودای کردووە ئەی خێزانتان خێزانم ئەگەر منزورتان هاوسەرەکەم خەڵکی مهاباتە ئێستێژ ئێمە لە بۆکان دادنیشین وەلی من بە حکمەوەی خەڵکی ئەو دێ و ئەو دێم زۆر زۆر خۆش دەوێت لە هەفتەیدا حەدیەخەل دووجار هەر لێرەم هەمیشە دێم بۆ ئێرە هەمیشە سەردانیان دەکەم ئێستاش لە بۆکان دادنیش ئەی کاتێککە دێنەوە بۆ ئێرە خەریکی چین بەچیەوە مەشغوڵە وڵا هەر فقط دێمە لای و کوڕانی دەچم لایەن دادنیشم و شۆخی دەکەین و قسە دەکەین و کەوایە لەوانەیە کە شەوگاری پاییز و زستان بێنەوە چون شەوگارەکەشی زۆر درێژە دانیشن پێکەوە کایە بکەن چوزانم جۆرابێن داما تەختە وانە بە زۆری وەختەکانی شەوگاری پاییز لێرەم دادنیشین زۆرتریش گۆرەی بازی دەکەین جۆرابێن و گۆرەی بازی زۆر دەکەین دامەش دەکەین وەلی زۆرتر جۆرابێن و گۆرەی بازی زۆر داتان ناوە وڵا داشمان ناوە و لێشمان بردوونەتەوە لەسەر چی ئەیکەن وڵا هەر بۆ خۆشی هیچ شەرتێکی تیانە نەوەڵار بۆی وەخت بگوزارێ ئینشەڵڵا هەموو کاتێکتان خۆش بێ کاکە میرگیان جەنابەت بە چی مەشغوڵی وەڵام من لە بۆکان بونگای ماشێنمان هەیە زۆر باشە لەش ساغ بە ئەی چۆنا و چۆنانی لێرەوە تا بۆکان زۆری پێچێت نزیکە یان باسی مۆقعەتی ئێرەم بۆ بکە ئەزم بەحزور ئێرە حدودەن 15 تا 20 کیلومتر لە بۆکان دوورە احتمالاً 4 کیلومتر 3 کیلومتری خاکی بێ بەخەکەی سفالتە ڕێگای 10 دقە نەهاتن 10 دقە چارەگێک نابگە زۆر ئارام بێ بە چارەگێک دەگەی زۆر باشە کاکە میچونەوە لە منداڵی و لێرە بوون ئەمە باسی ئێرەم بۆ بکەی بزانم شتێک هەیە بۆمان باس بکەی ئێرە ئاغای بووە بەڵێ ئێرە ئاغای بووە ستاژ ئاغاکانی وەرەسان کەم تا کورتێک ماوە ئەو قەڵاکۆنش کە دیتان لەو سەرا تەسویرشتان لەگەڵ ماڵی ئەوانە بەڵێ و ماڵی ئاغاکان بوو ئێستا لێرە نەماون بە حکمەوەی زۆر لە مێش ساڵە چۆڵا تەخریب بۆ خراپ بۆ وێران بووە کەمیشان ماون ئاغاکانمان تاسفان لەو چەند ساڵێک کە شۆڕش ئیسلامی کرا زۆریان لەبین چوو شاید ئەو کاتێککە ئەو ئاغای لەوێ بوو هاتوو چۆ و سەرقاڵیەک وانە ئێستا هیچێکی لێ نەماوە وێرانێک نەبێت ئێرە ڕەنگە ئەو خەڵکی دێوە کە هیچ بخواان دەزان لەوانەیە دیهاتی دەوروبەری شاهدی ئەوە بدەن بۆ قسەی من ئەو دێمە ڕاستە زۆر دەیەکی گەورە نەبوو وەلی دەیەکی ئەوەندە خۆش بوو ساڵانی پێشوو وەختە کە
جەمعیەتی لە ئان زۆرتر بوو شەوانە لە تەواوی ئەو دیهاتین دەوروبەرەوە دەهاتن لەو مزگەوتەیە ئەو دیێمەدا دەنیشتن بۆ شۆخی و کایە و قسەی خۆش و پێکەنین هیچ دێک بەقەت ئەو دێ ئێمە خۆش نەبووە هەتا لەوانەیە گەر خەڵکی دیهاتی دەوروبەرمان ئەو قسەیە ببیستن شاهیدین بۆ بدەن کە وایە وا بووە کەوایە هاتوچۆ و سەرقاڵی و ئێرە شلوقی هەیە خاسی خۆی بۆوە زۆر دەیەکی خۆش بوو زۆر دەیەک بوو ئەسان خەڵکەکەی باوەڕ دەکەی ڕاستە دێ بوو چەند ماڵ بوو وەلی هەموو خەڵکەکەی وەک یەک ماڵوا بوو ئەگەر یەک ماڵ مشکلی بە هەموو ماڵەکان بوو هەموو ماڵەکان حولیاندا مشکلەکەی هەلکەن وەلی بەهەرحاڵ بە حکمیەوەی چوزانم ژیان زۆرتر سەنعەتی بووە زۆرتر ڕۆیشتون خەڵک ڕۆیشتون تا حدودێک بە جیانێشتووە هەر ئەو ماڵە وێرانانەی کە دەشی بینی یەو کەسانن هەموو لێرە زەمینیان ماوە وەلی ما ئێستا لە شاردا دەنیشن زۆریان کاکامیر وتت ئەو کاتە زۆر خۆش بووە زۆرچی بە شتێکت هەیەوە بیرت کە بۆمانی بگەڕێتەوە ببوورە وڵا لە خدمەتاندا خەڵکی نێودێ دەزانن باوکی من زۆر شۆخی باز بوو زۆری شۆخی دەکرد کابراایەکی لێبوو نێوی ناڵم بامە بادا کوڕەکانی ببیستن و پێیان خۆش نەبیە خدا ئەفریکا ئەو وەختە ئەو تا حدودێک نەی دەتوانی کاسبی بکە خەڵکی دێژ بە زۆری دەستیان دەگرت بە نێوی زەکات و بە نێوی یارمەتی و بە هەر نێوێک بات دەستیان دەگرت ئەو کاسبی نەدەکرد هەر خەڵک بەخێوی دەکرد بە خۆی ماڵ و منداڵەوە جا هەر لەبەرەوە زۆر چاوی لە شتی خەڵک و دەستی خەڵک بوو یادی بەخێر من باوکم کە زۆر شۆخی دەکرد من لەبیرما جەماعەتیش دەزانن نەگە جوان لێبێ ڕۆژێک ئەو پیاوە لە بەردرگای ئێمەوە دەهات بڕوا باوکم دیتی ئەوە لێەوە دیە لە بەردرگای ئەمەوە دیە زوو گەڕاوە بە دایکمی کوت بە دایکمی کوتی منەوە هەرات دەکەم دەڵێم کاسەیەک شتێکی گەورەم بۆ بێنە تۆش بە توندی بڵێ بۆچتە با ئەو جۆی لێبێ باوکم کارای دایکم کروشتی بۆچتە کاسە کوتی ماڵی کاکەحمەد خێریان کردو ئاو ماڵە واژ نەبوو هەر بابم لەبەر ئەو پیاوەیە کوتی خێریان کردو دەچم بۆ بەشە گۆشت ئەو پیاوە زوو گەڕاوە لە ماڵە خۆیان کاسەیەکی گەورەی هێنا و چوو لە دەرگای ئەو ماڵەیدا ئەو ماڵەش کارێکیان دەکردیان نەتوانین دەرگا هەڵگرن فشاری بۆ هێنان کوتیان چت دەوێت ئاخری لە دەرێ ژووری وەکتیان چت دەوێت تۆ چت دەوێت کوتی هاتون بۆ بەشە گۆشتەکەی خۆم کوتیان بەشە گۆشتی چی کوتی ئەوە نیە فڵان کەس دەڵە خێرتان کردو کوڕکتی با بە خێری چمان کردو ئان کوا وەختی خێرن خۆ نە قوربانە و نە مەولودە و وەڵا هاتەوە دەرگای بە ئێمە گرزانی بابم لەبەر ئەوای کتووە لەگەڵ بابم خەریک بوو شەڕکای کرد بوات کردو سلام علیکم باشی زۆر سپاس دیتە بەردرگا فەرموون باشیش خێرەی سەرچاو زۆر سپاس دەکەم ماندوونە سلامت بیشەڵە بە قوربان وەرە خەریکی چین بە ڕۆژە وڵای جا خەریکی چین خەریکی مانگاکانی جێ تااقەتیان دەکەم سوزان دایان دۆشم و شیرەکان دەکەم بەخوا کەوایە ئێوە لەو ماڵانن وە حیوانتانەیە چون بازێک لە ماڵەکان زەویان هەیە بازێکیش وەکو ئێوە حیوانیان ئەرێ وەڵام مانگا جیانەڵا کەشاوەرزش دەکەین کەتان چییە؟ وڵای دەکەینە گەنم و دەکەینە چەوەندەر و باشە بەهرەی هەیە؟ وڵای بە زیاد بێ باشە خراپ نیە ساغ بەیاخوا باسی مانگاکان بوو کە ئەی حیوانی ورتان نییە؟ ناوەڵڵا هەر دوو مانگامان هەیە حیوانی وردەکە سەخترا یان حیوانی وردە سەختە زەحمەتی زۆرە باشە باسی ئەو مانگانم بۆ بکە بزانم شیرەکەی چۆنە ماسەکەی چۆنە جادەی دۆشم بە قوربانت بم دەیکەم بە پەنیر و دەیکەم بە ماست و دەیکەم بە کەشک و دەیژیان و بێتۆن کەشکەکە چۆنە؟ گیان وڵای کەشک دەبیبی کوڵێنەوە جوان و شیرەکە دۆشی تو ئەی هێنیە کوڵێنی؟ بەڵێ شیر دەی دۆشم دێنم پاکوخانەکە پەنیرم لازم بێەوە دەیکەمە پەنیر دەنا دێنم دەیکەمە دەیکوڵێن و دەیکەم بە ماست و دەیژیان و باشە پەنیرەکە چۆنە لەبین کەشکەکەیە بە پەنیرەکەش پرسم وڵای جا پەنیر دەبێ بێنی هەوێنی تێکەوی پاکوخان و لێ گەڕێ بمێ دوای بێنی گەرمی کەی لەسەر گاز و بیکوشی و جوان و خەیکەی و دەی خچاڵی نێ و باشە ئێوە پەنیری کوپشتان هەیە کوپەی پێڵانەوە شوان بەڵێ من بخۆم دەیاخنە ئەیخەیتە ناو گڵەوە و چەندێکەشە لە ناو گڵاو وڵای جا تقریبن 5 مانگ 6 مانگ ئارێ وڵا دەبێت جوان لی گەڕی خۆش بێ ئەرێ پەنیرە سەرکەکەشێ بیای لە ڕنەوە خوێ پێوە دەبێ بێنی لی گەڕی لە ئاوخێدا هەڵی گری تاکو 3 مانگ ئاوا 4 مانگ وانە بێڵی بخەسیە دوایش بیهێنی پاکوخانبی شوێەوە بە سوزمەی داکەی و لێ گەڕ چۆڕەتە بیکوتی و لە کوپەی یاخنی لە دڵی گری
خاڵە گیان سڵاوە لێبێ باشیش کرد السلام عليكم بخير بس تاو سپاس دەکەمەوە چوو بۆ کوێ شو من لا ماري خو من هاتمەوە باشە ماندوو نەبی خوا لە کار دێتەوە یان نا پشوو دەدێ ئێوارەیە پیام کە خلاص بۆ بە ڕۆژە خەریکی چی خەریکە شاوەرزین باشە لەشە ساغ بەیاخوا کەشاوەرزیەکەتان چییە؟ وڵا بێنزێ و چەوەندەرە و گەرم و سوزانەوەوانە ئەی لێرە کەسێکی ئاژەڵداری بکاوە بڵێن حیوانی وردیان لێرە هایوانی وردە هەیە بەڵێ وڵا ئەی خۆتان نیتانە؟ ناوەڵا خۆمە نیمانە باشە ئەو حیوانە وردانە شوانتان هەیە؟ بەڵە شوانن هەیە وەک ساڵام بوو کە مەڕەکانیانە بەرگشتی دێهاتەکانی هەرکەس لە ماڵی خۆیان مەڕەکانیەدا بە شوانەکە و ئەیبرد لە دەرێ ئەمێنەوە یان ناشوانەکەی نادێتەوە هەندێنەوە زۆر لە مێژە تقریبەندی لێرە دای دەکەن ینی هەوا روشتتان نییە ئێوە ناوەڵە هەواری ناوەڵە ێرە ئەی ئەش زستانەکانی سارد بێ دەستانەکەی زۆر سارد دەستانەکەی سەختە ئەی بارندگیەکەی چۆنە؟ وڵاو سەڵ بەناشکری خوددا ماشڵە باران نابێ سەڵنا ساڵام بارانەکە سیر بوو شله خوا ڕەحم بکات و بارانێکی بە ڕەحمەت ببارێ خاڵە گیان باسی ئەم بۆ بکە بزانم دێهاتەکانی دەور و پشتی ئێرە ناویان چییە؟ ئەوە ئەولا تازە قڵایە دونگوزە لەولا ئاڵیکەندا لەولا کرێزەیە لەولاش کانی خوارەوە لە حەن چۆل بووە لەولاش کانی وانەکانی تۆمارە باشە ئەمانە هیچ ناوەکانیان نەزانن کە بۆچیە یان نا چ ناوی دێکەی خۆتان؟ چ ناوی ئەوانە نازان بۆچی ناوی ئەوەیە؟ نەبە خوددا نازانمەوەی ناوەڵڵا باشە دوورن ئەو دێهاتانیانی وە نزیکە لە منێکدان ینی ئەتوانن هاتوو چۆ بکەن و هەموو شۆتان هەیە و چوزانم کچیان لێ خوازن و ئارە وەڵا بەڵا باشە دەست و چاو خۆش بە یاخدا سرت خۆش بێت زۆر سپاس دەکەم ئیزنت سەر چاوە کار حافیزە بێ سلام علیکم باشیش خارج دەکەم سلام سپاس ئێوەش ماندوو نەبن کاکەکیان زەحمەت نەبێ خۆت بناسێنە سلااو ڕێزم هەیە بۆ جەنابتان و هاوڕێیانی عزیستان ڕەحمانی سێمپورم لە ئەوەی کچکۆتەمیشەوە شوڕام هەچکان ڕێمرێک سوالێک شوێ لە خدمەتودا کەوا هاتوون بۆ لای کەسێکی باش خارج دەکەم لە خدمەتان زۆر سپاس سوحالی سەرەکیم ئەوەڵم ئەوەیەکە بۆچی ئێرە پێڵەن کۆشکۆتەمیش ینی ئەزانن زانیاریەکتانەیە ئەوەندێک کە من ئتلام هەبێ لە قەدیمەوە کوچک ینی سنگ بەر ئێرەش شاخوچێ و کەژی زۆرە بۆ خاترە نێوان ناوە کوچک وەتەمیش وەتەمیشی شەیە وەتەمیشی گەورەی و ئێرەش کوچکە پێ دەڵان کوچکۆتەمیش دیارە کوچکتر لەوێش ئەو وەتەمیشەی تر وەتەمیشوانە لێرەوە زۆر دوورە یان تقریبان حدودی تاشات 7 کیلومترێک دەبێت ئەتوانن هاتوو چۆتان ببێت شۆش مشکل نییە کە برات توانە پسێوەلی هەممەرز نین هەممەرزی کە ڕێزە تازە قەڵا کانی تۆمار دونگۆز ئاڵیکەن چاوەرچینین کاکیگان باسی شۆڕاکەی ئێرم بۆ بکە بزانم چەند نەفەر شۆڕای هەیە دەهیاریشی هەیە چون 15 ماڵن یانی شتێکی وانین ئەو شتێەوە بە منیان وتووە ینی بیستومەتەوە کە 15 ماڵن باسی ئەم بۆ بکە بزانم ئەوە دروستە کە 15 ماڵن حدودەن 15 ماڵ زیاترین حدودی تبقی ئامار 28 خانەوارێکین دروستە بە ماڵ کابرای وایە ماڵی وایە 4-5 خانەوارن یەک ماڵیان تشکیل داوە جودا نەبوونەتەوە خانەوار لەگەڵ ماڵ فەرق دەکا وەلی متاسفانە لەبەر بێئیمکاناتی و حتاوەی کە لەو نێوەدا تا جادە مەهاباد بۆکان فقط دی ئێمە و دنگۆز لە تاریخ جادە ئەسلێەوە کە حتا دی ئێمە دەبێ بڵم سێ نوع ڕێگامان هەیە ڕێگاهای ئەسلی فەرعی ارتباتی ڕێگای ئێمە فەرعینی و ارتباتیە حتا لە تازە قەڵاوە متەسل دەبێ بە ئێرە بۆ ئالیکەند مەڵالەر ئەسپۆغا وەلی متاسفانە ئیسفال هەر نەکراوە ماوەتەوە هەرەوەش بۆتە باعسیەوەی کە زۆربەی خەڵک بە سوورەتی مەهاجرەتی هاوینان دێنەوە زستانان دەستنەوە بۆ شار زۆر باشە چەند نەفەر لێرە شۆڕای هەیە 3 نەفەرینەوە ئەی دەهیاریشی هەیە یارمان نێنەوەڵ باسی ئیمکاناتەکەم بۆ بکە بزانم مەدرسەی هەیە بێهداشتی هەیە شتێکی وای هەیە ناوەڵا متاسفانە بێهداشتمان کە نییە مەدرسەش مەدرسەیەکی خەدیمە و حتا دەتوانن دیوارەکەشی زۆرم پێخۆش بوو تەسویرێکی لێ بگرن ئیمکانی 90% هەیە ریزش بکە بۆ خدای نەکردە ئەگەر ریزش بکە ئایا چێ جوابگوی دەبێ ئایا ئیمکانی هەیە مدیر مەسئولێک سبحینە جوابگوی ئەوە ببێ بڵا
هەر ئاوی لێ دێ گوێ منداڵەکان دایک و باوکی منداڵن لە ئێراندا ساختاری ئیسلاحی زیربەنای ساختاری دەوڵەتی یا ئیمکاناتی ڕەفاهی دووساری مشکل دەبێت دوایە مەسوولەکان مقەسر دەکەن کاژ ئەلحانەکانی مەسوولەکان بخۆیان ڕسیدەگی بکەن مشکلەکە حەل بکەن بۆی کە اتفاقێک پێشنەیە باسی ئەوم بۆ بکەیسەکە بەحس بوو لە دیوار و لە ژێربەناو یا شتێکی وە دیوارەکان ئێرە زۆرتر بە گڵن بە بەرد و گڵە باسی ئەوم بۆ کە بزانم شتێکی تازە نبینم بۆچی ینی کەس نەهاتووە ماڵەکانیان بە ئەو شتە جەدیدانانی بە سیمان و بە ئەو شتانە ساس متاسفانە خەڵک ئیمکاناتی کەمە با تۆزوو بەوەی کە ئەلحانەکانی وام های ڕووسایی دەدەن وەلی وامی ڕووسایش تا ئەو ئەندازەیە خەڵک ئەزیێت دەکەن هەتام بۆ خۆمان بوومانە معرفیمان کردو چوە ئەوەندەی دەردی سەری بۆ کابرا زەدە بۆ نەیکردو متاسفانە ئیمکانات لە حەدی زۆر کەمدا هەیە و حتا وامێکش کە دەیدەن لە حەدی ئەقلدا شات هەر هیچ جواببووی و ساختە نەبێت کە دەیکەن کابرا دەبێت دوو بەرابەری ئەو وامە هەزینە بکە و ئەو وامەشی وا پێ دەدەن و هێندەی بێنەوە بەرە و دەردی سەری دەدەنەیە دەنا بۆ کابراە کە زەمینهای کەشاوەرزی هەیە دارای سەنەدهایەکی محتەبەرە لازم ناکە بە نەزەری من هەر سەنەدەکەی لە گرێوی زەمانەتی بانگی دابنێ کافیە وەلی متاسفانە هێندەی بێنەوە بەرە پێ دەکەن زەدە دەبێ نایکە پەشیمان ڕاستەکەی دەی دەست و چاو خۆش بێ یاخوا ئەگەر شتێک هەیە پێشکەشمانیکە وەک شارێکیان کۆپلێک یا شتێکی کورت وڵاتجا لە خدمەتاندام خۆم کە چەند تیکە شارێک نووسیوە شارێکیش و پێشکەش دەکەم بنێوی ئاشخانەی بینی دوو نەفەرە پێستا دەڵا ئەگەڕام ئەمن ڕۆژێک لە ڕۆژان بۆ پەیداکردنی یارێک بۆ ژیان لە دوور کە دیتم کیژێکی تەرپۆش بە فەوری دڵم بۆی هاتە جۆش چەند قەدەم لەوە پێشکە کەوتمەڕێ لە حاستەمی داگرتم چراپێ وتم ژانی شیرینم عشقیەتاوم چەو سێنەرەوەی دڵی سوتاوم وەختێک کە تۆم دی لەم دیارەدا هەنگاوم هەڵگر خۆم کردبێرەدا هاتوومەتە پێش بۆ خاستگاری تا تۆ پێم بدەی جوابی یەکجاری ئەویش هەروەها بەڕووی شەرمەوە سەری داخست بوو بە بێدەنگەوە ئیتر منیش ئەم جارە لە ناهەی دڵم نەمزانی چ بڵم بەم سوورە گوڵم سرم گرتە سەر یەکسەر بەرەو ماڵ تا بکەم چارێک بۆ دڵی بێحاڵ لە ماڵ دانیش بووم مەلول و غەمبار داخوا چۆنە بێت چار و نووس لە یار بۆ ڕۆژی دوایە کەوتمەوە زوەسە یەکسەر ڕێکەوتم بۆ ڕێی مەدرسە لە ڕێی زانستگا کە سرم هەڵێنا ئەو گوڵە لە دوور لە بخەندی دێنا چوومە پێشوازی بەدڵی یەقین سلااوم لێ کرد لە تەنها گوڵی ژین وتی ئەتۆ کێی بەدڵی بێقەرار سەر ڕێمت گرتەوە بێ قەول و قەرار وتم من شیفتەی نیمای جوانی تۆم شیفتەی دوو چاوی باز و کاڵی تۆم والله متاسفانە چونکە لە مێژەنم خوێندەتەوەی زۆریشە زۆر لەبیر نەماوە تایسە بۆ بینوسییان نووسیتە لە شوێن نووسیمە لە دەفتەردا بەڵێ چەند شارێکی کەشم نووسیوە دەست و چاو خۆش بەخوا زۆر سپاس بۆ زانیاریەکانت خواهش دەکەم لە خدمەت لەسەر ئیزنت خۆ حافیزە بێ دەست و چاو خۆش بێ ئەمریشکی تۆیە دەی بۆ ناتە ژوورێ سلااو باشیش زۆر سپاس چەند مریشکتەیە نۆ دانە ماشەڵڵایان لێبێ سپاس ئەی جگە لە مریش چیترتەیە ینی قەلتەیە نییە قازمان نێمراییمان نێرە و مریشکە ئەی باشە ئیشەڵڵا خوارستان با ئەی لێت ناوم بە چێش بڵێ بادانەیەکیان بێن و سەری فتم وەڵا زۆریان لێدەنی ناڵەکانم پێیان خۆش نییە ی کوردی مریشکی کوردیان پێ خۆش نیە ئەڵێم بۆنی دێ بەڵە پێیان خۆش نییە داڵی سە هەروایوانە بە هیچ ڕازینی ناوەڵە ناوڵەورا لە هەر بۆ برینج و ماکارۆنی و ئەستەمبولی شتە ڕازین وا دیارە دەست و پوختە خۆشە ڕایی دیزا سوزانم پێ نابێت تاریفی خۆی بکە بۆ خۆی ناوا دیارە ئەستەمبولی و نازانم ماکۆڕۆنی وانە وانە ساز دەکەینیتی باسی تورشیا توشتم بۆ بکە بزانم تورشیا سازەکەی ئەرەوەڵا هەموو ساڵێ تورشیاتی چی سازەکەی وڵای تشیاتی کەرەوز و جێ زەر و سوزانم و جیاوشتە لیتە و یان باینجانە ڕەشە و ساز ناکەی بەرەوەڵە هەمویان ساز دەکەم زۆرتر حەزی لە کامیانە وڵای ترشیات و خەیار شۆر خەیار شۆر نوۆشی گیانتان بەخوا خەیار شۆر چۆن دروستەکەی چنێک ئاوی تێکین چەرە سرکەی تێکین با بزانین وڵای خەیار شۆرە لەو گۆزە دە چیلویانە قاپێکی سرکە تێ دەکەم و
دیکە ژای کولی وەسەدا دەکەم تا پڕ دەبێ گۆزەکە یعنی هیچێکی تری لە ناکە هەر سرکە و ئاوەکە بیبار و سیر و سەوزی چی و تو وانە نێم و تێ دەکەم بەرەوەڵا دا توردیش دەردەوانە بەرەوەڵا ئەوانەی هەموو تێ دەکەم جگە لە تورشیات مرەبا دروستەکە وەڵا مرە باش دروست دەکەم زۆرتر خەڵکی ئێرە ئەمرەبای چی دروستەکەن وەڵا زیاتر سێ و بەڵاڵک بەڵاڵ مرەبای کوولەکە یان بەهێشتی وا دروست ناکە دروست دەکەین بەرەوەڵا ئەمان زیاتر سێ و بەڵاڵوکە و دوانە خۆتان سێوەکەتان هەیە ینی لە باغوشتتان هەیە یان ئەیکڕن وڵی هەمانەوە 2 ساڵ لە باخەکەمان بەری نییە دەکڕین بەرەوەڵا سەرمادەی با بەرێکی زۆر زۆر باشی بێ لەگەڵ جیرانەکان تا نێوانە چۆنە وڵی زۆر چاچی چۆ یەکەکە ساڵە خەڵکیەوە دێم شکر قەت جیرانش دڵێشیمان نەبووە ئەرەوەڵا هەموو یەک دەکەین زۆر نێوانمان خۆشە هەمیشاوە خۆش بن کاتێک کاتانەوێ سەوزی شتە بکڕن گشتان پێکەوە جەمەوە بن سەوزی خۆرش بسێن و سەوزی دۆڵمە بکڕن و گشتان دانیشم پاکی بکەن ئەرێوەڵا داش دەنیشینەگە بۆمان کراویشمان دادەنیشینەگە پێشمان نەکرانەوە وڵات کەس لە ماڵە خۆی کار هەیە لە دیە کار زۆرە وەختی وایم پێم دەکرێت کە پێی ناکرێ ناوایە ئەی دایگیان باسی قەدیمەوە بکە بزانم تەشیشتی وا دەڕست ئەرە وڵی تەشیم دەڕستشانم دەکرێت گۆرەویم دەچنی بیلامانێ کڵاوی هومایلم ساز دەکرد کلااوەکە چۆن ساز دەکرد با بزانم کڵاوەکەی هومایی بیلامانێ بە دەرزی درومان و دوایش هەر لە بەنەکە بوانە ناوڵە هومایلیش هومایلی و دوایی بیلامانە بە شریت پێمان دەکودەوە فلیتەمان تی هەڵدە کێشاو ئیدی دوای لێکمان دەدا دەماکەوە کەلەمان لێک داوە پێکەوە ئەی گۆرەویەکان چی گۆرەوەکانی شەراوە دەماچینێت تەرحەکانی فەرقەکەوانە ئەرەوە لاست گۆرەوی ساکا بوو میرزایی بوو سوزانمەوانەمانە وڵای خۆێندە لە مێژەوانم نەکردە لە بیریشم چوونەوەمان دەزانم شتێکم لە بیرماوە ئەی بەرماڵشتی واشتان دروستەکە ئەرەوەڵا بەرماڵیشمان دروست دەکرد کەوایە زۆر دەستڕەنگیم بووی نۆ بەرماڵی بەرم هەیەها نۆ بەرماڵ وڵا خۆ باشە کردوە ئەرەوەڵا دەست و چاو خۆش بێ ئاخوادایەکیان زۆر خۆشحاڵ بوو سەرت خۆش بێت تۆش دەستت خۆش بێ زۆر سپاس دەکەم بە قوربان حافیز بدە السلام عليكم باشی شکر بەخێری سەر زۆر سپاس لێرە بە خۆ دانیشتووی ئەی چ بکەنێرەوەڵا وتم لەوێ ئاورێکی خۆشیان کردێتەوە جا دوای قسەکانمان بڕۆم بۆەوەی باشە چاوم لێ بۆ دیتم کە تەشریفە داەتێکتم باێ بزانین کارویشیان چییە و لە خدمەتیان داین و زۆر سپاس دەکەم خەریکی چیت بە ڕۆژە کاکەگیان وڵا خەرێکی کاروباری کشاوەرزی و پات هەڵداری و ئاوە لەو کارانی کاری دێهاتی مسلا لەشتان ساغ بەیەخوا لەشتان ساغ بە ئیشەڵڵا باسی ئێرم بۆ بکە بزانم ئێرە ماڵی زۆر کەمی تێدایە پێشتر هەروە بۆ یان بەرەبەرە ڕۆشتم بۆ شار وڵا پێشتروانەوە پێشتر زۆر بوو تاقم پێشتر تا 35 ماڵ بوو خانەواری بوو زۆر خۆش بوو زۆر دێشی خۆش نشین و زۆر تەباو ڕێبایی بوون پێکەوە لە ئاودایندا زۆر خۆش بوو بە هاو دەردی یەکەوە بووین وەلیدی لەو ساڵان داوردە دەبڕە کەم بووینەتەوە بەس بە خاتری منداڵی مەدرسە ئەوانە کوتیان کردو ڕۆشن بۆ شار و بازێک ماوینەتەوە لێرەوە ئاوا زیندگی دەکەین لێرە باشە ئیشەڵڵا کە هەمیشە دڵتان خۆش بە پێکەوە باسی ئێرم بۆ بکە بزانم مۆقعەتی ئێرە چۆنە لە گوندەکانی ترەوە یان لە بۆکانەوە لە مەهاباتەوە وڵای ئێمە قدیم کەسەر بە مەهابات بووندەیە کە داینین بە بۆکان چون لە بۆکان نزیکترین بۆ هەت تا بۆکان چەندەیە؟ تا بۆکان تقریبن 20 کیلومتر 70 کیلومتر شاید بێ لێرەش بۆ سەر زادە ئیسفالتەکەمان 3 کیلومترە تا تازە قەڵاکە مەسیرمان بۆ لای تازە قەڵا دەخوا 3 کیلومتر خاچیمان هەیە بە بەخیدەکە دەبێتە ئیسفالت بۆ لایش بۆ تەرەفی ڕۆژهەڵاتیشمان دەچێتە ئاڵکەندووە ئەسپۆغە و هەباساوە و داژبن لێوە دەچێت سەر ساتی ئەسڵی کە دەبێتە جادەی مەهابەت میاندۆ بۆکان میاندۆ وەلی زیاتر ڕفتەوە ئامادەکەی ئێمە بە تازە قەڵادایە گەرەی گەر شتێکتان پێویست بێت
وەک بڵێن کەلوپەلێک یشتی ماڵۆ یان شتێک بۆ منداڵەکان بۆ خۆتان بۆ خێزانتان ئەچم بۆ کامتەرە وەڵا بە تەرەفی تازەقەڵادا دەچین بۆ بۆکان چین لێ بۆ خرید و بۆ شتکردنی و بزم بۆ کاریە بڵێن کرد دکتور وان نەخۆش شتێکمان بێ بێرەدا نزیکترێ بۆ ئێمە و ڕێگەکەمە مستەقیمەن ئێرەیە تازەقەڵایە بێدا چین سەر زیادە زۆر نامستان ئەی شتێک هەیە لێرە باسی بکەن بۆم چون وام بیستووە کە ئێرە گۆڕستانێکی لێیە یان قەڵایەکی لێ باسی ئەوانم بۆ کە بزانم ئێرە چەند قەبرستانێکی هەیە کە لەو بەردیەکەمان کە لە ئاڵکەندەوە دی هەر ئەو بەرتەلانەیە بەرشاخەکە کە دی دەستی ڕاز قەبرستانێکی قەدیمی زۆر مێژووی هەیە لەو بەریشەوە ڕوبڕی دیەکەمان تەبکێکی قەڵای هەیە ئەو زۆر قەدیمیە ئاساری باستانی کە هەیە و لە موزەی باستانیدا کە سەبت کراوە و بەستا قەدیمی و زۆر چەند ساڵ کۆن بەستا وانەکەی زۆرە ئەوە هەیە دووبارە دوایتەوە قەبرستانشکەمان لێرە لە سەرگاکەیە سەرگای ئەوڵی دێکە لە تازە قەڵاوەدین ئەوەش هەر کە بە ساڵی زیاترە نازانم کام قەبرستانە ئەڵەن هین زەرتۆشتەوانیە نازانم کامیانە شتێکی وان بیستووە ئەوەی ئێرەیە کە چێلی زۆر گەورە جوانیشی هەبوو ملان چێلەکان کەس لە چون نەماون و شتێک هەیە لەوێ پەیداتان کرد بێت وەک بڵێن مەسەن ناوی شخصێکی خازیان ناوی کەسێکی ناسرااو کە لە مێژێ بوو بێت جدا لە قەبرستانشکەمان ئەلۆ پشتە هەیە کە ئەم بخۆمان بەسلا مردەکان من لێوێ دەنێژین ئەوێن شخصێکی لێ بەنیە شێخەمزە کە داروشیشی لە دەور چقاوەکو گوڵ گوڵەزەر دێکی پێڵەن گوایە ئەو گوڵەزەردە هەر کەس منداڵێک کەس گەشە گرتی بی خوا پێی چا دەبێت ئێستا ژنانە ڕۆم بۆوێ دەچنەرەوەڵا بۆچی دەچن بەهاران ئەو گوڵە دەکات دەچن دێنن دەی خۆن لە بەڵ دوی دەکەن ئەوەندە خۆشە شارەوەڵا باشعافێتان ئەو قەبرستانە کە هەیەەوە شەر کۆنە ساڵەوەی سلا پرسیارێکم هەیە ئێرە بۆ ئەوەندە قەبرستانیە لێنەیە سێدانەی لێیە ئێرە لە قەدیمەوە بەسلا ئەو منتەقەیەشی زۆر خۆش و سەرسەوز و ئاودار بوو ئاوی زۆرە وڵاتێکی زۆر خۆش بوو بەسلا قەدیم کە هەوارنشین بوون هەموو دەوڵەمەند ئەوانی مەڕدار و بەسلا هەوارنشینەکان تەواوی لێرە لەو متەقانە چادرنشین بوون بە سوورەتی ئەوە شتێکی زۆر بۆ مەسەن قەبرستانی زۆر بووە هەر لە قەدیم و جەماعەت هەر ڕووی تێکردو بۆ منتەقەی ئەو دێیەمە جا لەو بەرەوە هەر کۆنەدی هەبووە ئەو قەڵای هەبووە ئەو وانشی ئەوە کە لە قەدیمەوە هاتووم مەڕدار و شلی بوو ماونەتەوە بەخاطری ئەوەی ئاوا چەند قەبرستانی شتداڵکەوت و ئەو قەڵای هەر هەیە و کەوایەوەش هەوارتان بوو ینی ئێستش کەس ناڕۆ بە هەوار ینی وەک ساڵنەوەڵە الآنەوەڵە لێرە بەئێستا مەڕدار کەم بووەتەوە تەنیا مانگایەوەڵا زۆرتر مانگایە تەنیا ماڵک مەڕی هەیە هەموو یەکە بەئێستا پاتاڵی دیکە مانگایە دەست و چاوە خۆش بێ زۆر سپاس دەکەم دەی بڕۆ بە لای ئاگرەکە بە گەرمە بێتەوە دەستی خۆش خافیز بێزە خۆشەویستم هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆشم زۆر سپاسی خەڵکە جوانەکەی کوچگۆتەمی شەکەم کە بەڕاستی پەمانەوە ماندوو بوون هیوادارم پرۆگرامی ئەمڕۆشتان بەدڵ بوو بێت ژیانێکی پڕ لە ئەوین و خۆشەویستیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ